بله برزان اما ام شویش بابتی کی زور گرینگ پرسو آراسته و سکتری کی زور گرینگ دابه شکن که به نمایی کی سرکیه و درزبونی آسایش و آبوریه کی بهس و درزبونی آنکو به نمایی کی سرکی آسایش نتوی نشتیمانیه لهمان کدا اکربلین فاکتری کی زور سرکیه و درز کردنی دولت اویش چونیتی پاراستن و گشپیدان و گرانتی کردنی آسایشی خوراکه لا هەریمی کوردستانە بێگومان هەرێمێکی خاوەن خاکێکی بە پیت و بەرەکەت سەرچاوی ئاو هێزی مرۆوی لە حتا ناحیەکان وابزان لەوانەیە لە زۆر گوندی شەوێ بەڕێوەبەراتی هەیە سەر بە وەزارەتی کشتوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەوەی لە عەرزە ئەبینێ ئەوەی واقعە بێگومان پێچەوانەکەیەتی ئەم خاکە بە پیت و بەرەکەتەوە وەکو پێویستی استیفادە لێ نەکراوە وەکو پێویست بەرهەمی کشتوکالی خۆماڵی ئینتاچن نەکراوە لە کوردستانە بێگومان ئێوە ئازانن بۆ ئەبسەد شت ڕواکەینە وڵاتانی دەوروبەر ئەوانیش بە کواڵەتێکی زۆر نزم حتا زۆر جار کێشەی تەندروستیش هەیە لەم بەرهەمانەکە داخلی هەرێمی کوردستانە بێ بۆ ئێمە ناتوانین لە هەرێمی کوردستان خاوەن بەرهەمی خۆماڵی خۆمان بین ئاسایشی خۆراک دابین بکەین بێگومان لە ئێستاش بەڕێزان لە گیانی سێمە لە هەموو دنیای زۆر گرنگی بە ئاسایشی خۆراک دەدرێت لەبەرەوە ئاسایشی خۆراک گەرانتی بەهێزکردنی ئاسایشی ئابووری و ئابوووریەکی بەهێزە لە ماکەدا ئەمە ئاسایشی نەتەوەی نیشتیمانیش دەپارێزێت لە ئێستادا لەبەرەوە کورد لە سەروبەندی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردیە چەند گرنگی ئاسایشی خۆراکمانە بێ هەر کەسێک باسی ئەمە بکە لەوە ترسێکە وڵاتانی دەوروبەر دەرگا لە ئێمە بگرن ڕۆژێک هێلکەنێت پەتاتە و نەزانم کەرە و زەوشتانێت لە بازاری کوردستان خالیە بێت و ویشتی تیان نامێنێ خەڵکی کوردستان برتیا بن ئەگەر ئێمە ئەو خاکە بە پیت و بەرەکەتەمان هەیە یەکێک لە میوانەکانی من پێشبینە بەرنامەکەوتی بەشی 20 میلیۆن مرۆڤ ئەتوانین باشترین نەوعی خۆراک دابین بکەین بۆ لێرە احتیمال لەسەر خۆمان دەکەن پێتان وانە پێش هەموو شتێک دەبێت ئاسایشی خۆراک گەرانتی بکەین خەڵکی خۆمان تێر بکەین لە هەر کات و زۆرۆفێکی ناهەمواردا لە هەر ئابلوقە و زۆرۆفێکی وادا کە دەوروبەرمان بیانەوێ بمان ترچین ئێمە لە ناو خۆمانە تێربین خۆراک وەکو پێویست لێرە دابین دەکرێت بەڵێ بەرزان بۆ ئەو مەبەستەش ئێمە میوانداری بەرزان ئەنوەر عومەر بەڕێوەبەری گشتی پلاندانا لە وەزارەتی کشتوکالی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆفیسۆر دکتۆر سەلاح الدین کاکۆ مامۆستای زانکۆ هەردووکی بەڕێز لە هەولێر لەگەرمن لە شاری سلێمانیش بەڕێز دکتۆر کارزان تۆڤێق ڕاگەری کۆلیجی کشتوکال لە زانکۆی سلێمانی هەروەها لە دهۆیەک دکتۆرە ڕێبەرفەتاح ئابووری ناس و شارەزا لە بەرهەمێن خۆماڵی دیگەلمندانە بەخێرهاتنی میوانەکانەکەم کاک ئەنوەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەم طبعا دەستی ئاماری هەرێمی کوردستان لە ساڵی ڕابردوو ڕووپێوەی کرد لە کوردستانە لە سەدا 38یان ئەتوانن هەر سێ ژەمی خۆراکیان دەستکەوێ لە سەدا 59 وەکو پێویست خۆراکیان دەست ناکەوێ ئەن خۆراکیان تەندروست نییە ئێوە چی ئەکەن بۆ ئەوەی دەستەبەری ئاسایشی خۆراک بەباشی بکەن لە کوردستانە چی پلانێکتان هەیە زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ تەلەڤیزیۆن و بەڕێزەکەتان و بەخێرهاتنی میوانە بەڕێزەکان دەکەم ئەرەگە پرسیارەکەی جەنابەت ئایا بۆ ناتوانین ئاسایشی خۆراک دابین بکەین ئەمە ئەگەر لەوێ وەڵامی ئەو پرسیارە دەست پێکەم توانی بوومان یان توانامان هەبووە کاتێک لە کاتەکان ئەو هەرێمە لە کادا ناخۆشەکان لە سەرەتای ناوەڵاتەکان لە شەستەکانی ڕابردوو بەڵام بۆ ئێستا بۆ 2017 ئاسایش خۆراکی بۆ خۆی و بۆ سەبەتەی خۆراک بۆ دەوروبەریشی دابین کردو نەکەر بۆ خۆی بگرێت لە ساڵی هەشتاکان ئێمە لێ بخۆم بەرپرسی تەسویق بوومە لە ناحیەی گوێڕی بەروبووممان بە شاحینات ڕەوانی دووەری خەلیج دەکرد تانی دەوڵەتەکانی خەلیج کەنداو ئەو توانایە هەبووە لێرە بەڵام بۆ وەی لێ هاتووە ئیتر بە پرۆسە وێران کراوە ئەو پرۆسەیە بووە حکوومەت خاوەن پرۆسەی گشتگیری باش نەبووە بۆوارە جارێ پرۆسەکە لە سەردەمی ڕژێمی باز دەستی پێ کردووە ئەو گوندانەی وێران کرد کە گوند عمقی استراتیژیە بۆ کەرتی کشتتوکاڵ پیشەی جوتیارانیان گۆڕی لە 67% کە ئیشی دەکرد لە کەرتی کشتتوکاڵ هاتەوە سەر 16% لەوانەی نزم تریش دابەزی گۆڕا هەموو مێهنەکانیان گۆڕا بۆ شتی تر لە گوندەکانیان لێ تێکچوون بەڵام لە کاتی ناوەتەکانێکی خەڵی گەڕاوە سەر گوندەکانیان لە کاتی ئابلوقە چەند ئابلوقە لەسەر هەرێمی کوردستان هەبوو خەڵکی کوردستان بە زیادەوە ئاسایشی خۆراکیان هەموو خۆراکی بەرهەمێکی خۆراکی بۆ خاندابین دەکرا بۆ ئێستا نییە بەتاکید ئەوە تا ساڵی 87 دەڵێن بەس لە 87 کە پرۆسەکە بەتەواتی ئێمە دوای ڕاپەڕینی دوای ڕاپەڕین بەڕاستی وەکو دوای ڕاپەڕین ئەگە باس بکەین حکوومەتی هەرێم ئەولەوێتی بە کەرتی کشتتوکاڵ نەداوە تا ساڵی 2009 بڕیاردرا کە ئەولەوێت بە کەرتی کشتتوکاڵ بدرێ بەڵام دوای نەفت هاتە گۆڕێ دیسانەکە لە بە نەفت وای لێ هاتەوە کشتتوکاڵ ئەگە بڕێن پیش سازی لەوانەی گەشت و گوزار هەمووی گەڕانەوە پشتەوە نەوت و گاز بووە تۆپ لە ئەولەوێت دانرا بۆیە ئەو بایەخی پێ نەدراوە کە بگەڕێتەوە کشتتوکاڵ لە هیچ وڵاتێک کاکەشڤان
بەبێ دعم بەڕێوەناچێ هیچ وڵاتێک نیە ئێمە هەفتەی ڕابردوو ئەو هەفتە سەری و هەفتەی لە وڵاتی چیک بووین دەڵێ دامی کشتتوکاڵیمان ساڵانە ملیارە و 300 ملیۆن یۆرۆ دەدەینە فەلعان ئەوان 3 ملیۆن و نیو هکتارێن هەیە ئێمە 4 ملیۆن و نیو هکتارمان هەیە ئینجا دامی ئێمە بە 50 ملیۆن دلار و ئەو ساڵی پاس زۆر کەمتر بوو بەڵام ئەوان بە ملیار دلار دام دەکەن کشتتوکال لە تۆ بەڕێوەبەری گشتی پلاندانانی بۆ حکوومەت بەم شێوەیە گرنگی پێنا بە وەزارەتەکەداندا چیتان پێوتەوە ئەوەی ئێمە چی بۆ حکوومەت مەگەر ئێمە باسکەین ئێمە وەکو حکوومەت نینە ئێمە ئەمە وەچیلی ئیداری نەما لە وەزارەتەکان وکەلا ئیداری نەکولا حکوومەت ئێمە ئیش خۆمان کردووە ئەو پلانێکە پێویست بووە دامان ناوە لە 2009 پلانێکماندا پلەداری لە وەزارەتەیە بەڵێ ئەمن وەختم چکە حاکم یان حکومدار فەرقی هەیە لەگە ئیداری بەڵ ئاگاداری تو بەڕێوەبەری گشتی پلاندانانی ئەگەر حکومەت خۆی سیاسەتی حکومەت سیاسەتی ئابووری حکومەت لە ئەولەوێتی دانەنێ چۆن دەبی من وتم بەزەناوت بەبێ داعم بەڕێوەناچی ئەگە داعمینەکەن بودجە لە شێ دێتن خۆ لە وەزارەتی کشتتوکاڵ نایەتن بودجە بە قانون دەرەچی لە وزارەت ئەنجومەنی وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیران ئینجا پەرلەمان بۆجێ وەزارەتی کشتتوکاڵ ئەگەر بودجەی بۆ بجێکن بەڵێ لە سەدا چەند دابین دەکرا بۆ وەزارەتی کشتتوکاڵ بە عمومەن بە وەبەرهێنان و بە تەشغیلەکەی نەدەگەیشتە 4% ساڵ هەبوو 4.5 بەڵام 3.5 هەر لەو شێوە بووە لە هیچ وڵاتێک ئەو بجەیە هیچ وڵاتێک نییە بودجەی لە دەیرە سەد کەمتر بۆ کشتتوکاڵ دابنێ ئێمە لە هەندێک وڵات چوینە دیتمان لە 35 بودجیان هەیە لە ئەوەی ئیتحادی ئەوروپی زیاتریان کە 40% بودجەی بۆ دادرێن پێشنیارتان بە حکوومەت نەکردووە کام وڵاتانەوان ئێمەش من بە جەنابتم وت هەر پلانمادانایە پلانەکە تەزدیقش کرا لە ئەنجومەنی ئابووری لە هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران لە ساڵی 2009 اینجا بودجەکەشی بۆ دابین نەکرا وەکوتم هەر بودجێ وەکو ساڵان کە حکوومەت ئەیەوێت داهاتەکەی فرەسەر چاوە بکە ئێستا ئەم ساڵ وەکو بڕیار دراوە کە کشتتوکاڵ بچێتە ئەولەویەت بەڕاستی مەکو جەنابەت تەوزیحەکەدا لە بیدایەتی سربەخۆی کوردستان ناکرێ ئەگەر ئاسایش خۆراک نەبی ئاسایش خۆراک لە ڕێگای کەرتی کشتتوکاڵ لە بیدایەتی دەست پێ دەکات ئینجا لە جا بۆیە ئەگەر ئێمە بەرەو ئەو بابەتە بڕۆین و ئێمە بمانەوێ بەدیری نەوت بدۆزینەوە کە ئێستا نەوت دەبین توش قەیرانێکی کردوین چکە نەوت بەدەستە خۆمان نییە لە دەرەوەی بەڵام کشتتوکاڵەکە بەدەستە خۆمانە و هەموو دەمێش کشتتوکالێک لە شێشە گەورەکانی جیهانە ئێمە دەتوانین ببێتە سەرچاوی داهات بۆ حکوومەت و بۆ خەڵکیش ڕەوانی دەرەوەش بکەین کەواتە لەنا حکوومەتەوەی دەبینی لە زۆرترین وەرکشۆپ زۆرترین کۆنفرانس زۆرترین نظام سمینار و شتڕێکی خرێ لەسەر ئەوەی حکوومەت چون ئابوووریەکی بەهێز بکە یەکێک لە فاکتەرە بەهێزەکانی ئابوووریەکی بەهێز بێگومان ئاسایشی خۆراکیە ئێستا حکوومەت هەوڵێکی جدیداوە بەوە جێگردووتەوە جێلەوە دەگرێت لە وەزارەت ئەم ساڵ بڕیار درا لە حکوومەت کە کشتتوکاڵ لە ئەولوێتدا بدرێن جەنابەت لێ نەگەڕێتەوە بکەم بەڵێ ئێمە پلانی خۆمان بۆ داناوە سیاسەتی حکوومەت تا چۆن بی لەو بابەتە خاڵەکانمان داڕشتووە بەڕاستیش وەکو مەبدەیەن ئۆکیان لەسەر کردووە بەڵام ئیقراری نهایی نەکراوە و پرۆژەکانیش لە زمینی ئەو بابەتەی پلانەکانمان نهاییان تاوقی نەکراوە بەڵێ بۆ هێشتا ماوە نهاییان بڕیارەکە بۆ شێوە بکە مەبدەیەن ڕازین لە سەری ئەنجومەنی ئابووری بەڵام کەوێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام سیمینارێکی بۆ بکرێ زیاترین مختصین وەکو ئەم بەڕێزانە مامۆستایانە کۆریجەکان وەکو ئابووری ناسەکان ئەوانش دابنیشن لەسەر ئەو سیاسەتە فعلەن گونجاوە ئێمە دەتوانین لە خلالی ئەو چەند ساڵی کەرتی کشتتوکاڵ بکەین سەرچاوەیەکی گرنگی داهات بۆ حکوومەت هەرێم سیاستەکە لەو شێوەیە جا ئەگەر زۆرینەی برادرانی ئەوانەی کە مختصشن بە زمینی ها لە زمینی ئەوەی وەزارەتی کشتتوکاڵی خۆمان لەگە پسپۆرانی زانکۆ پسپۆرانی دەرەوە ئەگەر ئقراریان لەسەر کرد اینجا بکەوێتە واری جێبەجێکردن و لە دوای یەکسەر پرۆژەکانیش ئامادەکراوە ئێمە دەتوانین وەکو سەرچاوی داهات بۆ حکوومەت وەکو سەرچاوی داهات بۆ خەڵک بە پێی ئەو پرۆژانە و هەلی کاریش ئەگە برێن بە جەنابەت 138,000 هەلی کار لە زمینی پرۆژەکان دەتوانین دابینکەین بۆ ئەو کەسانی کە ئێستا بێکارن. بەڵێ دکتۆر سەلاحەدین من لە بەرنامەیەدا بێ پێشاندێک سەردانی قەزای بەردەڕەشم کرد قەزای بەردەڕەش کە ڕێگەکانی زۆر خراپن بە شێوەیەکی تەقلیدی بێگومان بەرهەمی کشتتوکاڵ بەرهەم دەهێنرێت لەوێ لە سەرووی 8 ملیارد دینارەوە بەرهەمی ساڵانەیەتی هەنی لە کوردستانە خاکێکی بە پیت و بەرەکەتت هەیە حتا لەوانەیە هێزی مرویشت هەبێ کاکەنوەڕاڵێ حکوومەت وەکو پێویست نەکردوتە ئەولەویەتی خۆی حکوومەتێک کە کشتتوکاڵ و ئاسایشی خۆرای نەکێتە ئەولەویەتی کارەکانی خۆی ئەم حکوومەتە بەرەو چی ئەڕوە پێت وایە لە قەیرانەکان ڕزگارە بێ سەرەتا ئەبێ بڵێن کەوا پەرەپێدان و بوژاندنەوە و پەرەسەندنی هەر کەرتێکی ئابووری ناکرێ بەجیا بکرێتن لەگەر کەرتە ئابوووریەکانی تر کشتتوکاڵ بنەڕەتە و گرنگی پێدانی لە
مەفروزە هەر لە بیدایەتەوە بە ڕێچکەیەکی بەردەوام گرنگی پێ بدرێتن بەڵام بە هاوسەنجی و هاریکاریکردن لەگەر پەرەسەندن و بژاندنەوە و ڕێکخستنی کەرتەکانی تر دەبێتن. بۆ نمونە ئێمە ناتوانین برین کە ئەم دەتوانین پەرە بە کەرتی کشت و کاڵ بدەین بە تەنیا لە کاتێک ڕێگاوبانمان نەبیتن لە کاتێک هاتوچۆمان سەقەت بەرهەمێکە ساخ نەکرێتەوە لە ناوخۆی لە کاتێک شوێنی ئەمبارکردنمان نەبیتن لە کاتی ئەوەی کە بەرومماکە پێدەگاتن ناتوان جوتیار نازانیتن کە ئەو بەروبوومە لە چێن دەرخەزنی بکاتن ئەگەر ئەو بازارە بە قەبارەیەکی وابیتن کە نەتوانیتن ئەو بەرهەمە ئەوە بکاتن بەڵێ ڕاستە ئەوەی کە فەیساڵ ئاماژەی لە بۆ ئەکاگان ئاماژەی لە بۆ کرد ئەوە بوو کە لەبەر ئەوەی کە ئێمە زۆر جار وڵاتە نەوتیەکان تووشی ئەو زۆرە قەیرانە دەبن کاتێک کە پشت بە دەبەستن بە یەک سەرچاوی داهات کە بریتە لە نەوت کەرتەکانی تر پشتگوێ دەخرێن لەبەر ئەوەی کێشە سەرچیەکانی دارایی چارەسەر دەکرێن لە ڕێگای داپۆشیکردنیان بە داهاتی نەوت بەڵام ئێمە ناتوانین ئەو کەرتانە کەرتە ڕاستەقینەکانن ئەوانن کە بەردەوامیان دەبیتن لە ئایندە و داهاتی بەردەوام دەخڵقێنن و ئاسایشی خۆراک دابین دەکەن ئەو بابەتەی زۆر ئەمە بچ دەگەڕینەوە بچ دەگەڕیتەوە بۆ حکوومەت نتوانیوە خۆ حکوومەت کەسی پسپۆرتی هەیە کەسی ئەکادمیتی هەیە کەسی خوێنەوارتی هەیە لەوانەیە زۆر لێمە باشتر جارێک لە جاران ریسێرچ کرد بێ بزانێت کە خۆراکی گرنگێکی ئاسایشی خۆراک ئەنی بوون نەبووتە ئەولەویەت بەڕایتوەکو پسپۆرێک لەم خۆی پەرەسەندنی کرد بە نەخشە و بە پلاندانان دەبیتن و نەخشە و پلاندانانیش بێ پشت بە داتا و زانیاری ڕاستەقینە ببەستێتن و لەسەر بنەمای توێژینەوەی زانستی ئەنجام بدرێت پێت وایە لە کوردستانەوە نەبووەکو پێویست بەڵێ زۆر کەم تەرخەمی هەیە لە گرنجیدان بە بواری توێژینەوەی کشت و کاڵی لە زۆر لە وڵاتان دەوڵەمەندترین شەخص لە بازرگان دەوڵەمەندترین کەس کە مامەلە لە ئابووری بکاتن جوتیارە فەلاحە لەبەر ئەوەی ئەو یەک پشتی بە دەوڵەت بەستووە لە هەر کاتە تووشی تنگانە بیتن دەوڵەت پاڵپشتی دەکاتن یارمەتی دارایی دەداتن یارمەتی دەداتن بە کەرەستەی بەرهەمهێنان بەس نرخێکی وەکوبرەی هەرزان و یاخود کەم بۆ دوایی ئەو بەرهەمەی کە ئەنجامی دەینیتن بازارەکەی دابین کراوە ئەگەر بێت و بازاری نەدیت حکومت بە نرخێکی گونجاو لێی دەکڕیتن و تەسەڕفی پێدەکاتن و یاخود ئەمباری دەکاتن بۆ ئەوەی بەڵێ دکتۆرە گەرمە وڵات بەڵێکی مە سلێمانی بارزان دکتۆر کارزان تۆفیق ڕاگەری کۆلیجی کشتتوکار لە زانکۆ سلێمانی لەگەل منە دکتۆر ئەم کاتەوە باش پێت وایە وڵاتێک گەر هەوڵ بدا سوپایەکی بەهێسە بێ ئەگەر هەوڵ بدا سیاست و دیبلۆماسیەتێکی بەهێسە بێ بەڵام لە ناوخۆیە ئەم وڵاتە ئابوووریەکی ژێرخانێکی پتەوی کشت و کاڵی بەهێز نەبێ ئاسایشی خۆراکی هاوڵاتیان دابین نەکە لە هەموو ظروفێکە لە هەموو ئابلۆقەیەکە لە هەموو گرتنی سنوورێکە هاوڵاتیانی برسی دەبن بتوانێت فعلەن بە شێوەیەکی باش ئیدارەی وڵاتەکەی بکە سەرەتا سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ میوانەکانت بە خێراتنیانەکەم بێگومان لای هەمووان ئاشکرایە کە دامەزراندنی دەوڵەت یا دەوڵەت دروستکردن پێویستی بە بنەمایەکی ئابووری پتە هەیە و لە لای هەمووشمان گرنگە و لە لای هەمووشمان ئاشکرایە کە کەرتی کشت و کاڵ یەکێکە لە کەرتە هەرە گرنگەکان کە ئەتوانرێت بکرێ بە بنەما بۆ ئەوەی دەوڵەتێکی تا ڕادەیەک پتەوی لەسەر بنیاد بنێ طبعاً جگە لەمانە پایی تر هەیە بۆ دروستکردنی دەوڵەت بەڵام کەرتی کشت و کاڵ پایەکی گرنگی ئەم ئابووریە بۆیە پێویستەکات کە پەری پێ بدرێ و ئیهمال نەکرێ و پێداویستەکانی بۆ دابین کرێ بۆ ئەوەی ئەم کەرتە ببێ بە کەرتێک بتوانێت لەسەر پێی خۆی بۆستێ و هاوکار بێ بۆ کەرتەکانی تریش چونکە لە ڕاستیە بژانەوەی کەرتی کشت و کاڵ بە معنای بژانەوەی کەرتی کشت و کاڵ خۆی وەکو کەرت کە لە ڕێی ئەمەوە توانی ئاسایشی خۆراکی هاوڵاتیەکانت دابینکەی وەکو جەنابەت فەرموود ئەتوانی ئاسایشی خۆراکی سەربازەکانت دابینکەی چونکە سەربازی برسی ناتوانێت دیفاعێکی باش لە سەنگەرا بکە
جگەلەوە بژانەوەی ئەم کەرتە بێتە هۆی ئەوەی کە کەرتی بازرگانیش لەگەڵ خۆیان پەرە پێ بدە ئەتوانێ کەرتی پیشەسازیش لەگەڵ خۆیان پەرە پێ بدە لەبەرەوە بەبێ بژانەوەی کەرتی کشت و کاڵ دەوڵەتێکی ئەتوانین بڵین پایەکانی یەکێک لە پایەکانی پایەکی ڕووخاوە بێت و پایەگە بێت کە لە ئەخیرا ناتوانێت دەوڵەتێکی سەربەخۆ بێت یا دەوڵەتێک بێت کە لەسەر پێی خۆی وەستێ. لە کوردستانە وەزارەتی کشتتوکال هەیە لیژنەی کشتتوکالی هەیە لە پەرلەمانی کوردستاندا یاسا هەیە لە باری کشتتوکالیە دەرچووە کولێجی کشتتوکالی هەیە ئەوە بەڕێستان ئەمیدیەکێک لەو کۆلیجانان ئایا بۆ ئەم هەموو فاکتەرانە ئەو هەموو دام و دەستگایانە نەبوونەتە هۆی ئەوەی کە کەرتی کشتتوکالی لە کوردستانە بەشەی ببوژێنرێتەوە کە فعلا سەرچاوی خۆڕای بە هاوڵاتیان دابین بکە. بەڵێ بێگومان ئەمە احتیما دەکاتە سەر سیاسەتی حکوومەت سیاسەتی حکوومەت بۆ ئەوەی کە پایەکانی دامەزرێنێ بۆ ئەوەی کە ببێتە ئەوەی کە بە شێوەیەکی تەندروست حکومڕانی بکرێ پێویستە کات سیاسەتێکی ڕوونی هەبێت لە کەرتە ئابوووریەکانە و کەرتی کشت و کاڵ کەرتێکی ئابووری گرنگە لەبەر ئەوە زۆر جار ڕەنگە گرفت لەوەیە بێت کە کەرتی کشت و کاڵ زۆربەی کاتەکان لە ڕاستیە دەوەرانی ڕئسمالەکەی یا باڵێن ئەو بڕەپاری کە تیا سەرفەکرێت تایە خەرجەکرێت بۆ ئەوەی کە خولی سەرمایەکەی بگەڕێتەوە دەست جوتیار یا بگەڕێتەوە دەست حکوومەت ڕەنگە زۆر جار خاو بێ بۆیە زۆربەی کات حکوومەت اعتیمادی لەسەر کردەکانی ترە کە دەورەی ڕئسمالیان خێراترە واتە بە پەلەتر ئەو سەرمایە ئەخاتەوە شوێنی خۆی بەڵام حکوومەت ئەوەی فرامۆش کردووە کە کەرتەکانی تر قابلی داڕمانن قابلی کەوتنن قابلن کە بۆ ئەوەی کە بازاڕیان نەمێنێ قابلن بۆ ئەوەی کە بەڕاستی تووشی نەکسەیەک بن کە قابلی هەستانەوە نەبێ یا هەتا ئەگەر هەشتێتەوە نەچێتەوە ئاستەی کە جارانی هەی بۆ وەکەوەی کە لە کەرتی نەوتابینیمان لە کەرتی با بڵێن پیشەسازیە دیسانەوە ڕەنگە قابلی کەوتن بێ لە کەرتی نیشتەجێبوون وەکەوەی کە بینیمان دیسانەوە ئێستا کەرتی نیشتەجێبوون ئەویش تا ڕادەیەکی زۆر پاشەکشەی کردووە بەڵام وەکووتمان ئەمەی لەبیر چووە کە کەرتی کشت و کاڵ ئەتوانین بڵین نەوتی دایمیە یعنی کەرتێکە کە کەوتن ڕەنگە تایە هەبێت بەڵام هەستانەوەی زۆر ئاسانەوە هەستانەوەی زۆر خێرایە و هەستانەوەش بە گوڕوتینێکی زیاتر هەڵئەسێتەوە بۆیە ئەمە بەڕاستیە بێ سیاسەتی حکوومەت بێت کە جۆ لە دەستگا ئەکادیمیەکان بگرێت جۆ لە پسپۆڕان بگرێت لە وەزارەتی کشت و کاڵ جۆ لەو کەسانە بگرێت کە لەم بوارەیە توێژینەوەیان هەیە و جویان لێ بگرێت بۆ ئەوەی کە بتوانێت سوود لە توانیەکانیان ببینێ و لە کۆتاییە بتوانێت کە ئەم کەرتە بەرەو پێشەوە بەرێت چونکە لە ڕاستی ئەومان بیر نەچێت وەکو با بڵێن کاک ئەنوەر باسی کرد ڕاستە لە کۆتایی هەشتاکانە حکوومەتی عێراقی بە شێوەیەک لە شێوەکان کەرتی کشت و کاڵی هەرس پێهێنا لە هەرێمی کوردستان بەڵام ئێمەش لە دوایی کاڵم ئێمەش مەبەستم لە حکومڕانی کوردی خۆمانە لە دوای ساڵەکانی 90 بەڕاستی هەوڵێکی وامان نەیە کە ئەم کەرتە بە تەواوەتی ببوژێتەوە و بگرە لەوانەیە زۆر خراپتر وەکو ئەوەی کە حکوومەتی بەعس کردی ئێمەش بەرامبەر کەرتی کشت و کاڵ ئەگەر بەزانین بێ یا بە نەزانین بێ بەرامبەر کەرتی کشت و کاڵ کردمان و وامان لێ کرد کە کەرتی کشت و کاڵ ئێستا بەو ئاستە بگات کە هەیە و هەر لەمەشەوە بۆمان دەرەکەوێت کە ئەو بەڕێزە باسی کردوتی لە ساڵ 4 کەمتر لە بودجەی حکوومەتدا ئەندرێ بۆ کەرتی کشت و کاڵ ئەمە بۆ مانایەیەت کە حکوومەت هیچ نیەتێکی نییە کە کەرتی کشت و کاڵ بکا بە سەرچاوی یەکەمی داهات لە کاتێکا کە ئێمە وڵاتێکی کشت و کاڵین. دکتۆر ڕێبەر دەمباش دکتۆر کارزان ئیشارەتێک تشتێکی گەرین کرد کوردستانێ پشتی 2013 بزانم زۆرترین و بەرهێنان بارێ خانوبەرا دابوویە پێتری 40 میلیارد دلار وی کەرتی داهاتنە خسەرفکردن دەمێکێدا پڕانیە شقات خاڵینە کەس ناشتێت بەرگوی کەس نەشت کردیت ڕێژەیە کرێکیاژی سەدان هزار کەسە کرد چاندنی هاتە پشتگوێ خستن خەڵک برسیە تێتە کردن خەڵکی تر کەف کردە گەلێکی سێکتەرێن دژی کاریگەر بیت پرسیارە من ئەوە تا بەرین و کەژێک بۆ کوردستان 24 گوت بوو ساڵێت نوتا خەلکێمە شیا بەشێخوا و ئەندێکێژی هاوەردە بکەت بەرهەمێ چاندنێ بینیت لێڤێگاوێ نه بوگلو نوتو سال نوتا وان همی ازمات نافخو درکی و وگاوه روشکه گله جدا تو رو باشتره. بله. كيكو صلاب الهواء بنو الميفانتا
اگر سرکی نبونا بازار بروبوم جوتیا رایج بر هنده وقت بازار نبیتن بروبوم نبیتن دما بازار کرت آکنجیبونه هبیتو بازار کرینو فروتنا شقا هبیتن ده خلک شقا آوا کتن چکی و برهنر چید گریتن پاره که زیده بو بیتو پاره که زور بو بیتن و کرترین وقت لو ماجی بره و برهنری اش همی کرتا چو کرته آکنجی بونه و چاندنه و گریا چونکه کرده چاندنه تو زانی وقتا که درش بید و سرمایه که درش بید لو ماجی ام بجن واقع ما کو کرت گشت و کرت چاندنه تدال هرم کردستانه وید انج بیر نکین امت نافبرا دولت زلهز دا تواره خارنه دا کو ایران و ترکیه و هر دو کا تجربه کا دیر و درج و استراتژی کا جان یهیو یتشاین تکلیفا برهم اینان خارنه الوان هر دولت گلک یا نزمه لو ما زده باری وان همی آستانگت حوالات دا بحث کرین امید آسانگه کادی دا ام دیچه و هفرکیه بروبوم ایرانی یعنی ترکی کن اجبر کتوزانی بروبوم ترکی و ایرانی هرو تیجی بازارگه ام دیچه و به هفرکیه وکن اوه کتا دو استراتیجیت سریکی پیدوین ادبیجم دکتر کارزان با آماجه پیدام استراتیجیت گشتی پریوبرنا حکمت و گریدان استراتیجیت گریدا کرت چاندنه و که چند گرینگی داده کرت چاندنه استراتیجیت پریوبرنا کرت پریوبرنا حکمت استراتیجیت بویا کده چوا حکمت خوب پریوبت نه چوا ده آبور پیش بخیتن جبرند جی پیش بستن لسر کرت پترول کر و کرت پترول ولی کر کو همی کرتن دیه پک بکونو و براوستن و حکمت بشه تمپریکا کرت پترول خوب رو ببتنو حکمت سایشته گهست کو به منتا مادام پاره پترول تهتنو تشت اداره بکتنو شک خلکی جهمی راضی بکتنو شیاجی 600 جوتیاری بکتا مچخور کو 600 رجکا زوره اوه وکر کو کرت چاندنه پک بکویتو براوستیدن استراتژی دا کو تهتا که هاتیا پیرو کردن وزارت چاندنه از بیجم چپکه کش دریا کامازون یا کو پتویه بهتا کردن تواره کرت چاندنه دا کو پیش بخن ما پتوی پندینه کاکنواری گوتیمان گنده تو ایران بین ما پتوی پندینه کو وی پشتوانی بکن و پشتوانی کدی بکن ما پتوی وی چنده ام استراتژیت حکمت دا جاره بر استراتژیت وزارت چاندنه دام بیجین ده کرت چاندنه چوا که اینه جدرک بودا هاتی وقتی اوه بو بجن جزء اكشف استراتيجيه حكمته في حالتي دشني كهت الكرت چاندن هم چه استراتيجيه دن کو كرت چاندن نفخودا پیش بکویتن كرت چاندن چه جا پیشنا کویتن اگر استراتيجيه کا بازرگانی تنبیتن اگر استراتيجيه کا و برهنان تنبیتن اگر استراتيجيه کا پیش سازی تنبیتن كرت چاندن پتوی پیش سازی خوراکی تو پیدا بکی دا بازار بو کرت چاندنه پیدا بیتن دا گردن گرنا گیت دکتور یاسی بیدارم اف پیدا بیتن دا بیت اوه که بیت چاره سر کردن بله کاک انور اگر بین لای برستان بله کاک انور امانه باسی اوی کد که لکردستان و کوپیویست استراتژی کی حکومت نیه که توش باسی اوی که استراتژی کی توکمی حکومت نیه حکومت اهتمام به نفت که نفتیش اوی لجر ارز و دیجاره کی دیکت درست نبیت و توا اویش پیش گهد لروبرو کردن حکومت یک دنیا که سیاسی و نظام سیاسی و تا دوای زور جار وزیری کشتوکال باسی پلان استراتژی خوانه که وزارت ایوا پلانی که استراتژی لچاچه ام پلان اتنوی چیپ کن ڕاستی ئەمە سەرباری ئەو کێشانەی کە لە دەوروبەری کردی کشتتوکاڵ هەیە و ژێرخانەکەی وا بووە خۆی مەش دەستەوەستان نەوەستاوین لە وەزارەتی کشتتوکال و سەرچاوەکانی ئاو کاری خۆمان کردووە بە حقەتیش بە تایبەتی لەم 3 ساڵی قەیرانە کشتتوکاڵ زۆر بژاوەتەوە بەربووم زۆر زیادی کردووە بەو دەرەزێژ نییە کە ئەو ڕقەمانەی لەوانەیە جەنابەت بیدایەتی باست کرد
ئەوەندێک داتەیە لە هەندێک سەرچای فەرمی ئێستا بۆ نمونە لە گەنم ئێمە زۆر لە ئاسی خۆمان زیاتر ئینتاجمان هەیە کە گەنم بەرومێکی سەرچی و استراتیژی بۆ هەرێمی کوردستان. بەڵام یارمەتی جووتکاران نەدرێت سایلوکان هەیە پارەی بۆ جووتکار تەرخان دەکرێت. شتەکان تێکەڵاو نەکەنەوەندا چکە ڕاستەوە ئەمە لە مامۆستاش فەرمووی لە بە بازارکردن کێشەمان هەیە مامۆستا کارزان شەروێت جەنابی وتی بەڵێ ئەوەیەکێک لە کێشە سەرەکیەکان دەزانم بەس ئێمە خۆ دەستەوەستان نەوەستاوین بەڵام ئەوەی کە گرنگە دەستمان پێکردووەکو ئینتاجەکە جوتیارانش ئێستا گەڕاونەتەوە سەرکاری خۆیان بەرهەم دێنن و ئێمەش لە ڕێگای ئەو بنەتوانێت کە بەیان دەدەین لە ڕێگای ئێرشادکردنەکەی ئەوەندێک کە توانامان هەبی بەپێی ئەو بودجەیە کایتمان کارەکان باش بووینە بەرهەم زیادی کردووە ئێستا بۆ نمونەگە لە گەنم زۆر زیاتر لە پێویستی خۆمان کە گەنم لەوانەیە ئەگە ملەتێک وەکو ملەتی ئێمە گەنمی هەبی نامی لە بچینەیەکی سەرەکی یاسایشی خوراکیشە گەنم بەڵێ ئەویتر بۆ نمونە پەتاتە خۆ پەتاتە ئێستا ئێمە لە پێویستی خۆمان زیاتر هەیە بەڵام پێویستمان بۆ ئەوەیە وەگامان هەبی دایکەین بۆ ئەوەی کە لە کاتی بەرهەمەکە نامینێ لە بنعردی ئێمە بتوانین بازاری بکەینەوە ئەویتر کێشەکانی ترە کە بەڕاستی ئێستا ئێمە پرۆژەمان بۆ داناوە بەرنامەمان هەیە ئێستا وەکای لەسەر دەکەین هەر بۆ نمونە لەسەر بابەتی سلعاتی خۆراک کە چکە خۆ هەر بەرهەمە خاوەکەنی ئێمە کە بەرهەمێنین پێویستە بیتە خۆراکی هەندێکی خۆ هەمووە بەخاو ناخورێ ئەوە ئێستا لەگەی ڕێکخراوی یۆنیدۆی سەر بەنەتەوە یەکگرتوەکان دوو بەرنامەمان هەیە بۆ ئەم بابەتە کە دەمانەیە ئەو سنعاتانەی دەوی کە لە هەرێمی کوردستان هەیە کە کوردستان پێ مەشهور بووە لە کۆنەوە توانیتی ئەو بابەتانە بکە بۆ خۆراکی خۆی ئێستا ئێمە دەمانەوێت بیژێنینەوە بەڵام بە شێوازی باندێک تەکنۆلۆجیە کە پێشکەوی و بەرهەمەکەیان زیاتر بی و ڕەوازی بۆ بازاری هەبی ئەوی تر ئەو گەنجانی داهاتوو ئێمە بۆ جوتیاران ئامادەکەن چکە جوتیارەکانیش بەرەو بەتەمەند بوون دەڕۆن ئێمە چۆن ئامادەیانکەین بۆ کشتتوکڵ ئێستا ئێوە لەگە ڕێکخراوی جیایزێت ئەو بەرنمەیەمان هەیە و بە خۆشمان لە ناو وەزارەت بەڕاستی پرۆژەمان هەیە لە زمانی ئەو چاکسازیانی کە حکوومەتی هەرێم داوای لێمان کردو ئامادەمان کردووە ئێمە کار بۆ گەنجەکان بدۆزینەوە لە ڕێگای کەرتی کشتتوکات چکە زەویەکانمان بای ئەوەندەی هەیە ئێستا ئێمە بتوانین خەلکی ببینە سەر زەویەکە هەیە بەڵامەکە نەبژێنرێتەوە بەڵێ ئەگەر نەبژێنرێتەوە هەموو زەویە دەشتی شارە زۆر بگرە منتەقەی ئاکرا و منتەقەیە بگرە زۆر شوێنی تری لە کوردستانە هەیە بەسەم شوێنانە کە نەبژێنرێتەوە بەرهەمەکە ساخ نەکرێتەوە لە بازارە خۆ گوتم کێشەکە کێشەی بە بازارکردن ئێستا ئێمە لە زەویەکەەوە دەست پێ دەکەین وەکو بەرنمەکەمان دێ سەر بەرهەمهێنان ئینجا بازارکردن ئینجا بە پیشسازیکردن و ئەو تا قۆناغەیە هەیەکارێسە دەکەین ڕاستە ئەنیەک لە قۆناغەکان ئەگەر کێشەی بۆ پەیدا بوو ئەوە کێشە بۆ وانکەش پەیدا دەبی چکە کە بەرهەمەتەوە بازار نەبوو ئێوە کێشەیەکە بۆ جوتیار بەرهەمەیە بەڵام بازار پڕە لە بەرهەمی هاوردەی وڵاتانی دەوروبەر ئەنانە ئێستا بەپێ ئەو بەرنامەی کایتمان بەپێ یاسای خۆمان حیمایەمان کردوونە تا ڕادێک بەڵام بەرهەمەکە زۆر زیاترە ئەگەنا باز دەخرێت سەر بەروبمانی کە لە دەرەوە دێن و هی خۆمان ئێستا توانای منافسەی وانیان هەیە و بڕشتیشیان زیاد بووە کە دەتوانن لەبۆی چەند بڕش زیاتربی کولفەکەی کەمتر دەبیتەوە دەتوانن بەڵام بازارەکەی جنوبمان بەڕاستی دێکسۆرامێنی بەرنمەیەکی دابێت لە ئامێدی بێکێک لە ئەندازیارانی چاندن وتی لە چەند سەد گوندێکی سنووری ئەمێدی لە توانەماندا هەیە ساڵانە 10,000 تۆن سێ و بەرهەم بینین سێوی ئەو منتەقەی سێویکی بەناوبانگە بەڵام ئاڵێ لەبەرەوە نەخۆشی تۆشە بێ لەبەرەوە سەخ نەکرێتەوە هەمووی لەژێر دارەکان ڕزێ ڕاستە ئەوە ڕاستە بەڕاستی ئێمە خۆناغێکی ترمان هەیە کە دەبی بازار لە دەرەوە بدۆزینەوە کاتێک لە کاتەکان بەرهەمی خۆمان زۆر زیاتر لە پێستی خۆمان ئەو بازارە ئێمەش وەکوتم بە جەنابەت ناوەڕاست و خواری عێراق وەڵام بە ساڵی پارەوە کێشەی بۆ پەیدا بووە ڕێگاکانمان لێ دەگرن زۆر جاران گومرجی وەردەگرن لە ئەو بارانەی کە دەڕۆن لە خوار و ئەوەش ێک لە کێشە گەورەکانە ئەمە ساڵی پار هەندێک هەوڵماندا هەندێک بەروبمە ڕەوانی دەرەوە کردووە بەڕاستی ڕێگایەک بوویتەوە لەو ساڵی داهاتوو ئەگەر سیاسەتی حکوومەت تەرکیزی لەسەر ئەو کەرتی کشتتوکڵ بێ ئێمە دەتوانین لە دەرەوە بازار بدۆزینەوە بۆ بەروبمەکانی جوتیاران بەڵێ چمەلای دکتۆر کارزان لە سلێمانیە دکتۆر بێگومان لە کوردستانە باسەوە دەکێت کە سەرمایە مرۆیی هەیە بۆ بژانەوەی کەرتی کشتتوکاڵی لە هەمان کادا زۆر جابیان و لێرە ئەوەیە کە بەرهەمی ئێرە بۆ ساخ ناکرێتەوە لە بازارە پێتوانیا و بەرهەمە ساخ ناکرێتەوە لەبەر ئەوە دەواازەی سنوورەکان 5 دەواازەی سنووری کراوان مەتارەکان کراوان بەردەوام بەڕۆبوومی دەرەوە دێتە ناو هەرێمی کوردستانی شوێن بەرهەمی ناوخۆی لەق دەکرێت ئەم کێشە چون چارەسەر بکرێت چون جوتیار هاان بدرێت کە بەرهەمەکەی زیاد بکە ئیسیفادەی هەبێ بەڵێ بێگومان خۆی بازارکردن یەکێکە لە هەرە فاکتەرە گرنگەکان ینی پێویستە کات کە ئەمەش جۆرێک لە جۆرەکان من باسم کرد وتە مەگەر کەرتی کشتتوکاڵ بژێنرێتەوە لەگەڵ خۆیان کەرتی پیشەسازیش ئەبژێنێتەوە واتە بە جۆرێک لە جۆرەکان بازارکردنی بەروبوومەکانە بەڵام بە بازارکردن یان بابڵین بۆ بەرهەمی خۆماڵی چۆن ئەبێت لە کاتێکا کە ئەو سنوورانە بەو شێوەیە واڵا بکرێت و هەر کەسێک بێوێت
بە ئارەزووی خۆی جۆرێک لە جۆرەکانی خۆراک بێنێتە ناوە کە بەڕاستی ئەمە هەم شپرزەیەکی دروست کردووە لە ناو بازاڕەکانی ئێمەیە و هەم واشی کردووە ڕێگریەکی دروست کردووە لەوەی کە بەرهەمەکانی جوتیاری خۆمان ساغ نەبێتەوە بۆیە پێویستەکات یاسایەک دەربچێ بەڕاستی کە لە ڕەنگە لە زۆربەی وڵاتەکانی دنیای ئەم یاسایە هەبێت کە ئەویش یاسای پاراستنی بەروبوومی خۆماڵیە ئێمە ئەم یاسایەمان نییە ئەم یاسایە ڕەنگە بەپێی بە شێوەی ڕێنمایی هەبێت یان هەتا ڕێنمایەکەش بە تەواوەتی ڕەنگە جێبەجێ نەکرێت بەڵام ئەگەر ئەم یاسایە هەبوو ئەو کاتە دەواازە سنووریەکان و ڕێوشێنی تایبەت بۆ بازرگانەکان بە شێوەیەک ڕێگەخرێ کە کاریگەری نەبێت لەسەر ئەوەی کە بەروبوومی خۆماڵی لە بازاڕەکانە ساغ ببێتەوە چونکە هەمومان ئەزانین ئێمە ناتوانین یان ناکرێت بە شێوەیەک لە شێوەکان سنوورەکان خۆمان بەدەستی خۆمان دای بخەین و بڵێن نابێت بە هیچ شێوەیەک بەروبوومی دەرەوە بێتە ناو وڵاتەکەەوە چونکە ئێمە لەگەڵ ئەوەشا باز لە بازاڕی ئازا دەکەین بۆیە پێویستە کات کە بەروبوومی خۆماڵی بازاڕی خۆی هەبێ پاشان بەروبوومی هاوردەش بازاڕێکی تایبەتی خۆی هەبێ بەڵام بە شێوەیەک ڕێک بخرێت کە کاریگەری نەبێت لەسەر ساختکردنەوەی بەروبوومە خۆماڵێکە ئەوەی کە ئێستا ئێمە ئیبینین وەکو کاک دکتۆر باسی کرد لە دهۆکەوە لە ڕاستیە لەبەرەوەی ئەو دوو دەوڵەتی کە لە دەورمانن تورکیا و ئێران دەعمێکی تەواوی فەلاحەکانەکەن جوتیارەکانەکەن بۆیە بەرهەمهێنان لەوێ تا ڕادەیە کولفەیەکی کەمتری تێچێت مقارنەتەن بە جوتیاری لای ئێمە لەبەرەوە کە ئەگاتە دەستی ئێمە ڕەنگە بە شێوەیەک ئەگاتە دەستی ئێمە کە لە بەروبوومە خۆماڵێکە هەرزانتر ئەکەوێت لەبەرەوە خەڵک زۆر جار ئەڕوا بەرەو ئەوەی کە ئەو بەروبوومە هاوردانە بەکاربهێنێ بەروبوومە خۆماڵێکە بەکار ناهێنێ هەرچەند ئەمەش لە ڕووی کواڵەتی و لە ڕووی سەلامەتی و ئەوانەوە قسەی تر هەڵەگرێ بەڕاستی بەڵام ڕەنگە لە ئێستا دەرفەتی ئەوە نەبێت بۆیە بەڕاستی پێویستە کات کە ئەم یاسایە دەربچێ واتە یاسای پاراستنی بەروبوومە خۆماڵەکان بۆ ئەوەی بتوانرێت بازار بۆ بەروبوومی جوتیار دابین بکرێت و بتوانێت منافەسەی ئەو بەروبوومانە بکات کە لە دەرەوەی سنوورەکانەوەیە الدهوكي دكتور قالك جاران تديت ولاتن دوروبر حتى ما ترسيل سر تندروسيا خلكيش دروسيا جبركو صراع سياسي قالك راستنا كرن بس راستا وخب تشكي ودبلوماسيتنا انا كرن اف كلو بالين ان يخوراكن درفتن قالك جاران تديت برنجي بلاستيك انه بحث هيك بلاستيك دي كاين بابو حتى شتي بشرين خير نظام قالك جاران ما ترسيل سر تندروسيا جيلين هاو يبيت يا كردستان يجي تاچان گرگب جدی سروی که بید راوستن آلین بر پس کردستانه و بروبوم نافخای ساخلم برنجه کردی نظام چیه کردی گشه پیبدن؟ بله بازار کردستان جه هفرکیا همی برهم هنرت دورو برا یا نتنه دورو برا احتمال خو هر هنده و هر افریقیا و بروبوم همین جهای الویر هفرکیت کتن هفرکیا واجی هفرکیا بهای چنکی نرخ تشتال الوارا برامينا نواكيما الفيريت هتا فروتن نبونا كواليتي كنترولا كواليتي شلاي حكمتا هرمي و السر چنده و السر برهمينان بيجين ستاندرد ايزو وان برهمت كو تين ديرش كنترولا جوريان كنترولا كواليتي يا بويا جهه هندكو همي جهان خلقي قصب كتي چبرو بومش خراب تره بيت الكردستان كوميتونات تنه چاندنجي حتى پیش سازی جی و حتی امزان تشت کارابایی همین تشت بازار کردستان تتفرودن اوه شوی استراتیجیتا حکمت هاتی یا کو نشایی بر همی پارزیتن دکتوری آمواجه پیدا ما دو تشت هین پاراستنا بروبوم نافخویی یا دوی پشتوانی بروبوم نافخویی دو خالن ویتن استراتژیت حکمت یا چاندنه سر راستی تو بکت دو کرتول هر دو کرتا شول بکتن یکم ده چوا پارزین ده چوا خالن تو خیبی پارز اشلای کوالیتی و اشلای گمرکی و مبادئ آبوری آزادش دست ندین یا دوی ام ده چوا پشتوانی لیکن که کو صانهینین ام هما پشتوانیا جدیاره که گنده کی بکن آمیدیه و بجنوار سواب چینه ما تخصصك بدوتن ما تایبەتمەندیەک بدوتن بجنوار هر کس که تا آماده آمیدیه دا کو بویا نافدار بسیوا از بجن بلا حکمت بریاره که بدد
هر کسک دور آمیدی تایبت سیوب چینیتن ام دوی پشتوانی لیکین لی او بریار بودشتا سیمیلی نبیتن بجدشتا سیمیلی هر کسک گلمی بچینیت ام دوی بریار لیدین الباشی کو بحثان هر کسک زیتین بچینیتن ام دوی دعم دینه الویرد تخصص پیدا بیت کمبونا ایک جور برهمیل ایک دور و تایبت مندیاویم تکلیفت انتخار و چتن هفرکیت بازاری دا بکتن استراتیجیت چاندن یا حکمته پشتوانیا جوتیاری هندک زبل کیمیایی بداته یا هندک درمان دیبیته اما باسی چارەسەر بکەین چه چارەسەرێکە وەکو کەسێکی ئاکادمیسیان بەشکەم بەرپرسانی حکوومەت ئێساجیان لێبێ چ چارەسەرێکە بۆی ئەم کردە بۆ ژێنێتەوە کێشە ئاساسیەکان وەکو خۆتان وتیان چارەسەر بکرێت بڵێ چارەسەرکردنی ئەو کێشانە بە دیراستەوە دەکرێتن بە توێژینەوە دەکرێتن بە شیکردنەوەی داتا دەربارەی هەر کێشەیەک دەستنیشانکردنی و دۆزینەوەی ڕێگە چارە ئێمە لە کەرتی کشتتوکاڵ کێشەکان جۆرا جۆرن تەنها لایەنێک نییە کە بەشداری دەکاتن لە کەمبوونەوە و نزمبوونەوەی بەرهەمی کشتتوکاڵی و بەژنەکردنی لە بۆ پێداویستەکانی وڵات یەکەم شت کە ئەمە گرنگی پێ بدەین یەکەم ئەوەیە کە پێداویستی جوتیار دابین بکرێتن بە شێوەیەک ئابوووریانە بەواتایەکی تر ئەگەر هاتوو جوتیار پێویستی بە دا و دەرمان هەبیتن پێویستی بە تۆی ئەوە هەبیتن تەندروست پێویستی بە ئامۆژگاری هەبیتن پێویستی بە ڕێنمایی هەبیتن ئەوە دابین بکرێتن لە ڕێگای دام و دەستگاکانی کشتتوکاڵ کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ پەیوەندیان هەیە لەگەر جوتیارەکان و سەردانی چێلگەکان بکرێتن و ئەو کێشەی بەرهەمهێنان چارەسەر بکرێتن دواتر قۆناغی گواستنەوەی ئەو بەرهەمەیە و دروینەکەیە و گەیاندنی بە بازار واتە چاکردنی و پەرەپێدان و دابینکردنی هۆیەکانی گواستنەوە و هۆیەکانی ئەمبارکردنی ئەو بەرهەمەی کە زیاترە لە پێداویست هەموویان پێویستی بە پێداچوونەوە و بە ریفۆرمە بەڕای تۆ زۆر ریفۆرمی زۆرمان پێویستە لەو کەرتە بکرێتن ئەوەش بە پلانێکی تۆکمە بەربڵاو بەجێکردن و بە دوواداچوونی ئەو پلانە چون کاگەر پرسیار بکەین لەوانەیە وەزارەتی کشتتوکاڵ پرسیارە ئاراسیاوانەکەن بڵێ سپاس دکتۆر کاکە نوار باس لەوە دەکێت کە زۆربەی ئەو شێوە کشتتوکاڵیەکە لە کوردستانە دەکرێت شێوەیەکی تەقلیدیانەیە لە کاتێکە کۆلیجی کشتتوکاڵمان هەیە خەڵکێکی زۆر دەرەچێ مهندسی چاندن کشتتوکاڵ هەیە هیچ ئیشێکی دەستناکەوێ ئەستن هەنیچیتان کردو بۆی بە شێوەیەکی زانستی و معرفی سەردەمیانە گەشە بەم کردە بدەن یارمەتی جوتیارەکان کەسە ئەکادیمیەکان بدەن وڵام من بەس ئەگەر ئەوەی کاکتۆر کارزان باسی کرد وەکو یاسای پاراستنی بەرهەمی خۆماڵی ئێمە هەیتمان یاسامان هەیە بەناوی یاسای پاراستن و پێشخستنی بەرهەمی کشتتوکاڵی لە 2010 دەرچووە ژمارە 4 ڕێنماییشی هەیە لە 2009 دەرما کردو بە ژمارە 2 یعنی ئەوە بەس بۆ علمی جەنابیان هەیتمان و پەیڕەویش دەکەین ئەو دانانی باز و ڕسوماتی کە لەسەر بەرهەمی هاوردە دادنین ئێمە بەپێی ئەو یاسایە دادنین بەڵام ئەوەی کە ئەو باسیەکەوانەی بەرهەمی خۆماڵی بەگشتی لە وەزارەتی پیشسازی و بازرگانی خەریک وەزارەتی بازرگانی پیشسازی خەریکن تا ئێستا مسودەیە دەرنەچووە ئەگەنا بۆ کشتتوکاڵ لە 2010 دەرچووە پرسیارەکەی جەنابەت ئەوەیە کە بەڕاستی ئێمەش هەم ڕای مامۆستا بەڕێزانە هەمووی لای ئێمە باعتیبارە و تەواویشانی وەکو ڕای ئێمە ئەو کشتتوکاڵ ینی لە بناغەوە لە هەموو لایەنێکەوە پێویستی بە چاکسازی هەیە پێویستی بە پلان هەیە ئێمەش هەوڵمانداوە ئەو پلانەشمان داناوە ئەو پرۆژە یاسا و بڕیارانەی کە پێویستن هەر بۆ نمونە بۆ جەنابەت کە باس پرسیارەکەت ئەگە بە یەک وەڵامی بدەمەوە ئەو دەرچوانەی کۆلیژی کشتتوکاڵ و کۆلیژی ڤیتەرنەری کە ئێستا دانامەزرێن ئەوانە پێویستیان ئەوەیە کە ئیشیان بۆ بدۆزرێتەوە ئەوانە پرۆژە بڕیارەکەمان ئامادە کردووە کە ئەوە دەبێت بڕیارێکی بۆ دەکاتێکەکەنوار یەک دنیا ئارسایە بەدەیان دنوم هەیە لە دەستی کەسێکدا هەمووی پاوان کردو هیچی سفادەی لێ نبینێ حتا زۆرجا کێشەی عشایریش بەسەر دروستە بێ ئەوە مولکی حکوومەتە بووە ئەو زەویە بە پیتانە بە خەڵکێک نەدەن کە بتوانێت سفادەی ئەوە ینی جەناب ئەوە دەی بە یاساڕێک بخەنی کێشەی ئارزش لە کوردستان کێشەیەکی زۆر بەربڵاوە ئەگە بە جەناب بڵێم لێ وەکو پسپۆرێکەش لە ڕووی یاسایە بەڕێوەرێک شتی زەویزاریشم ئێستا حالیان 1970 یاسا و بڕیار و ڕێنمایی لە بەس لە زەویزاری کوردستان جێبەجێ دەکرێت کاکە وەسەر لە پسپۆرەکان دەشێوێنە نەگەڵ خەڵکیتر جا ئەوە پێویستی بە چاکسازی هەیە جا لە ڕووی یاساییەوەش لە ڕووی دەرچوونی بڕیارەوە پێویستیان پێ ئەوە بێزگەلەوەی ئێمە بەڕاستی دەبێت نەکردووە بابا دکتۆرانە پێویستی بەریفڕومێکی ڕیشەیە لە ئەم وەڕاستان
ئەوەی قەزەکەمەوەی بەڵام ئەوە دەبی بۆی ئامادە بکەی خۆهاری خاڵێک نیە برێم بڕیارێکە یان پرۆژەیەکە یان مسودەیەکە ئەوی تر بەڕاستی ڕاششانی کردی تایبەت گرنگە ئێمە کردی تایبەت بینێ ناو کردی کشتتوکاڵ یان کردی تایبەت تەنشیدکەین یان چالاکەین بۆەوەی کە ئەوانش خەلکی ئەیدی عامیلەی بینە ناو ئێوەندەرێ ئەوانی هەری ڕجارێکی دیکە بۆ ژێنێتەوە نەبێتە پاشماوەی وڵاخ و خۆی ئەگەر کردی تایبەت بینی تەفعیلی بکەیەوە پاڵپشتی لێ بکەی لە بەرهەمەکەی حیمایە بکرێ ئەو کاتە ئەو معاملە وارێ نایە ئێستاکە پێشانگەیەکی بەڕووبوومی ناوخۆیتان کردبووە لە پێشانگەی نێودەوڵەتی هەولێر ئەمڕۆ سەردانمان کرد هەنی شتێکەوە دیار نییە کە تو دل پێ بکرێتەوە ڕاستە کەواتە بوو کراوە یان ئێمە هەر خەڵاتان دنی خەڵک نیە لە کاتێک هیچ بەرهەمێکی نییە ئەوەگەیتەوە ئێمە نەماکۆپیەوە ئەومان نەکردەوە ڕافیانیەوە جەنابەت هەنی خۆ چاودێری کردووە چکە ناخر ئەوە ئێمە ئێستا بەرهەمی خاو عادی ئێمە وەکو کشتتوکاڵی بەس کە دەستە ناو پیشسازیکردن دەبێتە خۆراک وەزارەتی شترە خۆر ئێمەنینەوە وەکو وتمان ئێمە ئێستا حالی لە بەرهەمەکان حاڵمە خراپ نییە خەڵک بەرەو کشتتوکار ڕووی تێکردووە بەوەی باشە کە ڕۆیشتووە بەرەو کشتتوکاڵ بەژەوەندەکانی ناوچێلگەیە بەڵام دەبێت پاڵپشتیان بکرێ دەبێ بەرهەمەکانیان سا بکرێتەوە دەبێ بەرهەمەکانیان داخلی ناو پیشسازی بکرێ یعنی سنعاتی غذایی بکرێ بۆەوەی کە بێتە خۆراک و ئێمە زیاتر لە دەرەوە هاوردە نەکەین و ئەو بابەتانەش ئێمە بە پلان و پرۆژەکانمان ئامادەمان کردووە بەڵێ دکتۆر ڕێبەرەکەر دقەکێ پرسیارە من جابدەی گەل و ئەو کاکە نوێرت بێژیت مە دەست چاکسازیا کردە مە پلان هەنە یاسای ژمارە 2008 ئەvە هەند تێراان دێتکەند و کردێ کشتتوکالی کوردستانی بجددی بێتە ڤەژاندن نەخێر بزاوێن وەزارەتە چاندنێ برایان و gelek bizavê şermînin bo piştevanîkirina cotiyarî û neşeye bu cotiyarî carê bazarê peyda biketin vêtin hemahengiya wê gel wezaretên diyê taybetmend bazarê bu cotiyarî peyda biketin û xala her serekê ev heye ku dema ez sêvê berhemtînim cihek hebît lê bifirûşim eke nebît lê bifirûşim hikmet hindî piştevanî bike di piştevaniya wê jî belas çîtin û gelek piştevaniyê wezareta çandin evêt kat dayne cotiyara jî hemî belas çûn bê berhem bûyne berhemê wadî ser ya hatiya havêtin eger bazarek nebîtin hiç rengekî vêrê peyda nabît kertê taybet vêt bînînet nav şûlê de kertê taybet vêt mifayî bibîtin vêt qazancê xwe hebîtin wextê têtet warê kertê çandinê da heta vê gavê kertê taybet pê sangê hatiye navda eger em şên verê kertê taybet bidayniş ji bazirganiyê û ji bînasaziyê bînin warê çandinê da û taybet warê pişesaziya xorakê da em de şên vêkeyin lama jî stratejiyeta me bila ser hindê nebît em di çawa piştevaniya tekê cotiyarkerin cotiyarê xêzanî em piştevaniya hindê bikin di çawa kompaniyet maziniyê çandinê di çawa deşta semelê terxankê bo corekê berhemî înanê deşta navkurê di çawa peyda بگومان لە سلێمانی ئەڵێن کارگەیەکی خێ هەبوو بەرهەمێنانی خێ کە زۆر جا هاوردە دەکرا لەبەر هاوردە خێتر لە ئێرانە و لە تورکی ئەنجام چێوە ئەوەش خەریکە دادەخرێت کەوات خەریکە حتا نایگی بەرهەمی کشتتوکالی بەرهەمەکانی تریش لە کوردستان خەریکە شێنیان لاقە بێ لەبەر بەرەوبوومی وڵاتانی دەرەوە ئەکە بە کورتی چارەسەر چێ بووە ئەمە دکتۆر کارزانەکە پرسیارێمی گەشت بێ بوارەسان بەڵێ ببوورە بەس ئەگەر دووبارێکی کۆکار دکتۆر ئێمە باسی بەرەوبوومی ناوخۆیەکەین باستەوە دەکێت کە لە سلێمانی کە زۆربەی کارگەکان کە پێشتر بێگومان لەوانەیە بەرهەمیشان هەبامووی داخراون کارگەیەک لە سلێمانی باسێکە کە کارگەیەکی خۆیە خەریکەویش دابخرێ لەبەرەوە بەرەوبوومی لە ناوخۆیان سەخ نەکرێتەوە لەبەر هاوردە چی بکرێت بۆی چارەسەری ئەم پرسە بکێتەکە بە کورتی بەڵێ لە ڕاستیا خۆ دەزانی ئەم بابەتە زۆر هەڵەگرێت و ئەمە وەکو برادرانیش باسییان کرد بەڕاستی کەرتی کشتتوکاڵ پێویستی بە ڕیفۆرمێکی ڕیشەیی هەیە چونکە لە ڕاستیان ناکرێت ئێمە کێشەکان زۆر گەورن کێشەکان و زۆر جیاوازن لە یەکتری بۆیە پێویستە کات حکوومەت بەم کارە هەستێ ناکرێت لە کاتێکا تۆ ئەم کەرتت بە تەواوەتی پشتگوێ خستووە و بەم حاڵی کە ئێستاوە هەیە بتەوێت کەرتی کشتتوکاڵ زیندوو کەیتەوە پێویستەکە نەخشە ڕێگایەکی بەپەلە هەبێ و نەخشە ڕێگایەکیش هەبێ بۆ چەند ساڵی ئایندە بۆ ئەوەی کە بتوانین ئەم کەرتە بە تەواوەتی ببوژێنینەوە چونکە ناکرێ بەڕاستی خۆت ئاماژەیەکی جوانت پێدا بەدەیان ئەرزی
کشتتوکاڵی هەیە خەڵک هاتووە سیاجی کردووە و تەنانەت ناهێڵێ ڕێگە نایە کە خەڵکیش گەشتیشی تیا بکە. بەدەیان بە خریجی کۆلێجی کشتتوکاڵ هەیە کە ئەمانە بە ئاکادیمیانە فێرکراون بەڵام پشتگوێ خراون و هەلیکاریان نادرێت هەیە. لە بودجەی حکوومەت بەو شێوەیە بودجەیەکی زۆر کەمی ئاياتەیە و ناکرێت بەم بودجەکەمەوە بەڕاستی پاڵپشتی جوتیار ناکرێەوە بڵین ئەم جوتیارە بتوانێت بە بەروبوومەکەی منافسەی بەروبوومی زۆر سپاس بۆ دکتۆر کارزان لە سلێمانی و دکتۆر ڕێبەر لەولێر و هەردوو میوانی بەڕێزی من لێرە لە هەولێرەوە ببرە دکتۆر ڕێبەر لە دۆی بۆ بەڕێزان کەواتە زۆر بابەتی گرنگ ماوەیەکی لەو پرسانە کەویستم بکەم بەڵام کات مەجاری نەدا دەست درێژیکردن بۆ سەر زەوی کشتتوکاڵیە لە کوردستانە کە خەریکە زەوی کشتتوکاڵی نامێنێ ئەم پاوانکردنی زەوی کشتتوکاڵیە دەیان دونم بۆ کەسێک بەس بۆ کەیف و سەفا باخچەی بۆ خۆی تا دروست بکە ئەنی پرسیاری زۆر جددی هەبووە کە لە کوردستانە کێشەیەکی زۆر جددی هەیەوەیش مەسەلەی کشتتوکالیە پێویستە لەم کەرتە لەم سکتەرە ریفۆرمێکی ڕیشەیە بکرێت بۆی بەشی دابینکردنی ئاسایشی خۆڕای بە کوردستان دابین بکە بۆی لە ئێستا پاشە ڕۆژدا ئێدی ئێمە پێش بە بەرهەمی خۆماڵی ببەسین و وەکو دکتۆر کارزان و تەیەکێک لە کایە ئەساسیەکانی دروستبوونی دەوڵەت ئاسایشی خوراکە هیوادارم لایەنە پەیوەنددارەکان گیان لەبێ هەتا ئابدیت نەکەدن دەخێر و خۆشیان دابێت.